ئێرە ڕادیۆی دەنجیگەلە. کاتتان باش بیسەرانی هێژە لە ڕادیۆ دەنگیگەلەوە بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ دووشەمبە 10 ئاداری 2025 پێشکەش دەکەین. با پێی ئاژانسی هاوار لە بەردەوامی هێرشە داگیرکاریەکاندا دەوڵەتی تورک با فڕۆکەی جەنگی دەوروبەری بەنداوی تەشین تۆپباران و بوردومان دەکا. تا ئێستا زیانەکانی بوردومانەکە دەوڵەتی تورک نەزاندراوە. هەروەها ئەمڕۆ 62 ڕۆژە گەل لە بەنداوی تەشین بۆ پشتیوانی لە هێزەکانی قەسەدە و لەجی هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی لە ئیشکگریدان لە ڕۆژی هەشتی کانونی دووەم لە زۆرینەی ناوچەکانی هەرێمەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریاوە گەل با مەبەستی پشتیوانیکردن لە هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدە و دژی هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی ڕویان لە بەنداوی تەشین کرد و ئەمڕۆ ئەم بەرخۆدانەیەکە لە 62 هەمین ڕۆژی خۆیدایە. بە پێی ئامارەکانی دەستی تەندروستی ئیدارەی خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە 2 مانگی ڕابردوو باهۆی هێرشە بەردەوامەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی 25 هاوڵاتی مەدەنی شەهید بوون و 221 هاوڵاتیش بریندار بوون. ڕۆژی هەشتی ئادار کابا ڕۆژی جیهانی ژنان ناسندراوە ژنان لە سەراسەری جیهاندا بە چالاکی و هەڵویستی جۆراجۆر پێشوازیان لەم ڕۆژە کردو و لەو چارچەوەیەدا ژنانی بناری قەندیلیش با پێویستی دەزانن ژنان زیاتر جەغ لە مافەکانی خۆیان بکەنەوە و پاڵپشتی یەکتر بکەن. پاچی کورد بەوەی کە ئێمە لەگەڵ ئاشتیەک ئەم کۆنسپتە زۆر گرنگە بۆ دنیای ئێمە لەم مەغزای ئەم پەیامە تێبکەین. پەیامەکەش ئەوەیە کە کورد هەمیشە دەستی ئاشتی بەرز کردوێتەوە. ئەم ساڵ هەشتی ئادار لەم ساڵدا پیرۆسترە بە جۆش و خرۆشترە بۆ لە چاو ساڵانی ڕابردوو. ئەویش بەهۆی بانگەوازەکەی سەرۆکایەتیە کە لە 27 مانگدا لە 27 شوباتدا بانگەوازی کرد بۆ گەلی کورد بەگشتی. دیارە کە ئەمەش بانگەوازەکەی بۆ ئاشتی و بۆ کۆمەڵگەیەکی دیموکراتیکە. یعنی ئەوزار دیارە وەختی ئەوەیە کە کاتی ئەوەیە کۆمەڵگەیەکی دیموکراتیک پێک بێت لە 4 پارچەی کوردستان و لە جیهاندا بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا گۆڕانکاری نوێ ڕووبدا قۆناغێکی وەگەلی کورد بکەوتنێ قۆناغێکی نوێوە. هەپەگا ڕێگەیان سوپای داگیرکەری تورک 4 جار با بۆمبی فۆسفۆری قەدەغەکراو هێرشی کردوتە سەر گەریلاکانی ئازادی و 34 جاریش لە ئاسمانەوە با تۆپوچێکی قورس و 990 جاریش هێرشی ڕاستەوخۆی کردوتە سەر هێزەکانی گەریلا. ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگا سەبارەت بە بەردەوامبوونی هێرشە ئاسمانی و زەمینیەکانی سوپای تورک ڕێگەیان لە ڕۆژانی 6 ئادار لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاب تۆنەلەکانی گەریلا لە گۆڕەپانەکانی بەرخۆدانی شاخی ئایدی 4 جار با بۆمبی فۆسفۆر بردومان کراون و کابەکارهێنانیان لە شەڕدا بە پێی یاسای نێودەوڵەتیەکان قەدەغەیە. هەروەها هەبەگە ڕێگەیان لە ڕۆژانی 6 و 8 ئادار لە هەرێمی خواکۆر گۆڕەپانی بەرخۆدانی لۆلان و گۆشین گۆڕەپانەکانی خێرێ گرێوە ڕەشید و دەشتا کافیا و میرانێ و دێرەشێ و بێبادە و خاڵەتا و شاخی بابیل لە هەرێمی گارە و هەروەها لە هەرێمی مەتینا گۆڕەپانی بێشلێ و گۆڕەپانی سەری مەتینا و گۆڕەپانەکانی گردی جوودی لە هەرێمی شەهید دەلیل لە ڕۆژاوای زاب باگشتی 23 جار لالایەن فڕۆکە جەنگیەکانەوە بردومان کراون. هەپەگە باسی لەوەش کردووە لە ڕۆژانی 7 و 8 ئادار گۆڕەپانی بەرخۆدانی چیای بەهار لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاب 11 جار با هێلیکۆپتەری هێرشبر بردومان کراوە. لە بەردەوامیشدا هەپەگە ڕای دەگەێنێت لە ڕۆژانی 6 و 7 و 8 ئادار گۆڕەپانەکانی بەرخۆدانی بربەزنێ شەهید شەریف لۆلان و کەندە کۆڵا لە خواکۆت 53 جار بردومان کراون و گۆڕەپانەکانی گردی ڕەشید دێرەشە گەرگاشە سپێندارە مژە میرانە شاخی زەنگەل
و زووکە لە گارێ 196 جار بردومان کراون. هەروەها ناوچەکانی بەرخۆدانی سەری مەتینە و بێشی لەو شێڵاتزێ لا هەرێمی مەتینە 151 جار بردومان کراون و کۆڕەپانەکانی بەرخۆدانی گردی ئامەدیە و شاخی گردی بەها لا هەرێمی شەید دەلیل لە ڕۆژاواییزا 519 جار بردومان کراوە. باگشتی دەبێتە 919 جار باچەکی قورت تۆبەخانە و دوور هاوێژەکانی بردومان کراون. هەروەها لا شەشی ئادار باچەکی قورسی دۆشکە کاتێک لا گۆڕەپانی بەرخۆدانی گردی ئامێدی تۆنەلەکانی بەرخۆدانی گەریلا تۆپباران کراوە لالایەن هێزەکانی هەپەگەوە بە ئامانجگیرا و تێکشکاوە. لا کۆتاییشدا هەپەگە ڕای دەگەێنێت. هەروەها لە هەرێمی ماکۆی ڕۆژهەڵاتی کوردستان هەندێک کۆنترا باپۆشینی جلوبەرگی گەریلا و ناساندنی خۆیان بە ناوی گەریلاوە پارە لا خەڵک وەردەگرن و بوو دەبێت گەلەکەمان متمانەی بەم جۆرە کەسانە نەبێت و پێویستە وریابن. فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدا مەزلوم عەبدی دەربارەی هێرشی سەر عەلەویەکان پانگەوازی لا سەرۆکی دەستەی تەحریرە شام هەتەشە ئەبوو محەممەد جەولانی کرد لێپرسینەوە لە ئەنجامدەرانی کۆمەڵ کوژیەکەی سەر عەلەویەکان بکات. مەزلوم عەبدی بە ڕاگەیاندراوێکی نووسرا و بۆ ڕۆیتێرس قسەی کرد و ڕایگەیاند دەبوو جۆلانی دەستێوەردان لە کۆمەڵ کوژیەکان بکات و ڕاشیگەیاند گروپەکانی لایەنگەری داعش و چەکدارانی سەربا تورکیا بەرپرسیاری سەرەکین لا هێرشەکاندا. هەروەها داوای لا جۆلانی کرد چاوبخشێنێتەوە بە چۆنیەتی دامەزراندنی سوپای نوێی سووریا و ڕەفتاری گروپە چەکدارەکان و جەختیشی کردەوە چەند گروپێک هەوڵدەدەن لە نێو سوپادا ناکۆکی مەسەبی و ناوخۆیی بێننەوە. لە کۆبوونەوەی دەم پارتی هاوسەرۆکی گشتی دەم پارتی تونجەر باقرخان ڕایگەیاند ڕێبەج ئۆجەلان بۆ بنیاتنانی مێزی چارەسەر کار دەکات. هەروە باقرخان دەربارەی بانگەوازی ڕێبەر ئۆجەلان بۆ چەکدانانی پەکەکەش وتی ئەم بانگەوازە گەلێک بە نرخ و واتادارە. باقرخان دەڵێت بانگەوازەکەی بەڕێز ئۆجەلان بانگەوازی گۆڕان و گۆڕانکاریە و بەڕێز ئۆجەلان با دەوڵەت و زیهنیەتی نکۆڵی کار دەڵێت خۆتان بگۆڕن و باکرێکار و هەژاران و بندەستان دەڵێت خۆتان ڕێک بخەن. هەروەها دەڵێت کاتی تێکۆشان پێویستی بازمان و شێواز و پراتیک و چالاکیە. باقرخان وتیشی بەڕێز ئۆجەلان بۆ سیاسەت و دەوڵەت و کۆمەڵگەی دیموکراتیکی تورکیا بانگەوازی گۆڕان و گۆڕانکاری دەکات و ڕێکخستنێک هەڵدەوەشێنێتەوە کە 50 ساڵە تێدەکۆشێت و هەروەها ئەو ئامرازە لا دەبات کە 50 ساڵە وەک پاسایەک بۆ ڕێگریکردن لا تێکۆشانی ماف بەکاردێت. هەروەها باقرخان بانگەوازی لە ئەردۆغان و ئۆزگۆر ئۆزەل و سیاسەتمەداران کرد لە سەدەی دووەمی کۆماردا نەخشە ڕێگایەک بۆ کۆماری دیموکراتیک دابنێن. پلاتفۆرمی ڕەنج و دیموکراسی ئاماد لەگەڵ ئەندامانی پلاتفۆرمەکانی دیموکراسی شارەکانی هەرێمەکە لا گۆڕەپانی شێخ سەعید دەربارەی بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەر ئۆجەلان ڕاگەیاندراوێکیان بڵاو کردەوە و تیشکیان خستە سەر سیاسەتی پشتگوێ خستن و فشار خستنە سەر ناسنامەکان و ڕایانگەیان پرسی کورد بە شەڕ و ئاسیمیلاسیۆن چارەسەر نابێت. هەروەها ئاماژەیان بەوەش کرد بەهۆی خەرجکردنی بودجە بۆ سیاسەتی شەڕ قەیرانی ئابووری و هەژاری و بێکاری زیاتر بووە و تشکیان خستە سەر ئەرکی پەرلەمان بۆ چارەسەری دیموکراتیک و کۆمەڵگەی دیموکراتیک و ڕایانگەیان لە بنیاتنانی ئاشتی کۆمەڵایەتی و ئازادیدا ژنان ڕۆڵێکی گرنگیان هەیە و بێ ژنان ئازادی و دیموکراسی بەدی نایەت. هەروەها لە ڕاگەیاندراوەکەدا هاوسەرۆکی کۆمەڵی مافناسان بۆ ئازادی ئیهەدا تشکی خستە سەر مافی هیوا و ڕاگەیان بۆ ئاشتێکی شکۆمەندانە کە خواستی چەند ساڵی گەلی کووردە دەبێت مافی هیوا جێبەجێ بکرێت و وتی دەبێت بۆ بەڕێز ئۆجەلان و نوێنەری دامەزراوە خاوەن ئیرادەکان دەرفات بڕەخسێنرێت. هەروەها لەسەر ناوی کۆنگرەی ئیسلامی دیموکراتیکیش ڕایانگەیان ڕێبەر ئۆجەلان هیوای بەگەلان بەخشیەوە و هەموو ئاینەکان ئاشتی با گرنگ دەبینن. لا شاری سلێمانی ژنانی باشووری کوردستان لا کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا پشتیوانی خۆیان بۆ پەیامی ڕێبەری گەلی کورد دەربڕی و لا کۆنگرا ڕۆژنامە نووسیەکەدا لەسەر ناوی ژنانی باشووری کوردستان پەیامی ڕێبەر ئۆجەلان بۆ هەشتی ئادار خوێندرایەوە و دواتر پەیامی پشتیوانی ژنانی باشووری کوردستان ڕاگەیاندرا و
تیایداوتیان ئێمە وەک ژنانی باشوور سڵاولا پەیامی سەدەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک و پەیامی هەشتی ئاداری ڕێبەرۆ جەلان دەکەین و پشتیوانی خۆمانی بۆ دەردەبڕین و بە هەموو شێوەیەک تا دوڕادا پشتیوانی پرۆسی ئاشتی دەکەین و هەر ئەرکێک بکەوێتە سەرشانمان جێبەجێی دەکەین و لەو چوارچەوێدا هەنگاو دەنێن. دەربارەی پەیامی ئاشتی تۆژەکانی سلێمانی دەڵێن وێڕاینیەتی ئاشکرای پەکەکە و بەڕێزۆ جەلان بۆ ئاشتی و چارەسەرکردنی پرسی کورد و دیموکراتیزەکردنی تورکیا، بەڵام حکوومەت تا ئێستا ئەرکەکانی جێبەجێ نەکردو و دەبێت کار بۆ سەرخستنی پرۆسەکە بکرێت و ئەرکەکانی جێبەجێ بکات. پارچی کورد بەوەی کە ئێمە لەگەڵ ئاشتیەک ئەم کۆنسپتە زۆر گرنگە بۆ دنیای ئێمە لەم مەغزای ئەم پەیامە تێبکەین. پەیامەکەش ئەوەیە کە کورد هەمیشە دەستی ئاشتی بەرزکردەوە، ئەمە جاری یەکەم نییە و هەم هەواڵانە پێشتریش ئاینە لە 2013 و پێشتریش ئاینەن هەمیشە باسییان لە ئاگربەست کردووە و ئاگربەست هەمیشە گرنگ بووە و بە تایبەتی لە چرکە ساتی وەکو ئێستاکە ناوچەکە لە بەردەم گۆڕانی گەورە و سووریا گۆڕانی بەسەرا هاتووەمانە. گرنگی پەیامەکە لە خاڵی یەکەمی لەوەیە کە کەسێک ئەو پەیامەدا کەسێکی گرنگی دنیای ئێمەیە. خاڵی دومی ئەوەیە کەسێکە کە تەنازول لە ڕاکانی خۆی ناکە 26 ساڵ لە زیندان هەیە. خاڵی سێمی بۆ سلماندنێتی بە هەموو دنیاە کە کورد گەلێکی ئاشتی خوازە، ئێوە پێمانەڵێن تیرۆریست، ئێوە پێمانەڵێن چەکدار، ئەوە فەرموویمە پەیامی ئاشتیمان هەیە و فەرموو دەستان بێنن با پەیامی ئاشتی. ئەزانی پشتیوانیکردن لە ئاستی ناوخۆیی گرنگە و ئەمە پێشما بۆ عام خەڵکی کوردستان پشتیوانیان لێکرد. بەس دێت ناشارمەوە بەشتێک لە ترس لای خەڵک دروست بوو. ئەم ترسە لای منیش هەیە. ترسەکە چیە؟ نیەتی تورکان نیەتیشی باش نییە. من خیتابی پێرێ و دوێنێی ئۆزەلان ببوورە خیتابی ئاردوگان مینیوە زۆر تون بووە. باسی واکە ئەگەر ئەمە وانە بێ ئمە تێک و پێکتان دەشکێنێن یا شەیدەکان مانگە خۆڕەکان کۆنسپتانە هی ئاشتی نییە. من هەنگاوگە هەنگاوێکی گرنگە، بەس بە شخصی خۆم لێت ناشارمەوە سەبارەت بە تورکان. من زۆر ینی ئێمە وە ڕەنگە پاکە لە من باشتر بیان ناسێەوە هەواڵانە باشتر تورک دەناسن. تورک زۆر شۆڤینین بەرامبەر بە کورد بەڕاستی و ئەمما مەڵە ئەفغانێت تووشی هیستریای کردبەوەی کە تۆ سەرکردەیەکت گرتووە 26 ساڵ لە زیندانە، ئێستا بەم ڕۆحێتە ژیان دۆستیەوە دێتە پێشەوە. هەمیشە تورکان لە فێڵدان و من تەسەوڕ ناکەم فێڵە لە هەواڵان بکرێەوە نێ من بیان ناسم و نێ من ئەدەبیاتیان خوێن بێتەوە. چونکە لە یەکەم بەحزەکە ڕاگەاندرا بەشێک لە خەڵک پێوە بوومە شکستە، باشە فەرشی پێیانەوە بچەکدانان یعنی چۆن چەک فڕێدان و بەڵام دوجار ئێمە چاوەڕێمان کرد کە لە هەواڵانەوە نامەیەک هات و پشتێک بڵاوکرایەوە هێندە حەچیمانە جوان بوو، هێندە جوان بوو کە شایانی ئەوەیە لەسەری بۆسی ئەم خاڵانە جێبەجێ بکرێت. چەکمان بۆ چییە؟ کە من و تۆ لە شوێنەکەی تیژی بەرامبەر بەکارێک نین بەرەوەی چی لە بەرەوەی مەشەڕ نەکەین کە هەردووکمان تیژی بەکارنێنین دوجار چەک چییە؟ چەک هەدەفێکە تەنها هەڵمانگرتووە بۆ چی؟ خۆ خەون نییە چەک. کاتی خۆی شەید ئارام دێ بۆی چەک نەمێنێ پێویستە چەک بەشانەوە بێ. ئێمەش ئێستام لە حەزەیە ئەوەیە پەکە بۆچی چەکی بەشانەوە بۆی چەک نەمێنێ. لێخواکات تۆ پرۆسیشی دیموکراسی ئەنجامە دەی چەکەکان بۆ خۆت و هەڵگرتنەوەی چەکیش ئاسانە بۆ زانیاریت. باپەی راپۆرتی کۆڵبەرنی و سید فەخرەدین تاهری هاوڵاتی شاری پیرانشار لە ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن هێزە ئەمنیەکانی ئەو شارەوە بە بێڤڕیاری دادوەر دەستبەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستراوەتەوە. تا ئێستا لە هۆکارەکانی دەستبەسەرکردن و شوێنی مانەوە و تۆمەتەکانی دژی سید فەخرەدین تاهری هیچ زانیاریەک لا بەردەست نییە. هەروەها تۆڕی مافەکانی مرۆڤی کوردستان بڵاوی کردەوە لە مانگەی شوباتی ئەم ساڵدا دوو کۆڵوەری کورد بە ناوەکانی مەهیار سەفەری و ئەمین حوسێنی باهۆی هەرەسێنانی بەفر و ڕاقبوونەوە لە سەرمادا لە ناوچە سنوورەکانی مەریوان گیانیان لەدەستداوە. تۆڕێک مافەکانی مرۆڤی کوردستان ئاماژە بۆش دەکات دوو کۆڵبەری دیکەش بە ناوەکانی سارۆڤەیسی و جەماڵە عەزیزی لە ناوچە سنووریەکانی بانە باهۆی تەقی ڕاستەوخۆی هێزە چەکدارەکانی ئێرانەوە بریندار بوون. کۆمیساریای باڵای مافەکانی مرۆڤی نەتەوەی یەکگرتووەکان فۆلکەر تۆرک دەربارەی کۆمەڵکوژی سەرعەلەویەکان لە سووریا ڕایگەیاند پێویستە دەست بەجێ کوشتنی خەڵکی مەدەنی لە سووریا بوەستێنرێت. ئەڵمانیش لەم بارەیەوە ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و
بە گوێرەی هەواڵێکی ڕۆیترز فۆلکەر تۆرک دەڵێت راپۆرتی مەترسیدار دەربارەی کوشتنی خەڵکی مەدەنی هەن لە نێوێندا منداڵ و کەسانی شەڕ نەکرد. هەروەها جەختێکی کردوتەوە ئەم کوشتانە بەبێ دادگاییکردن بەڕێوە دەچێت. حکوومەتی ئەڵمانیاش کوشتنی زیاتر لە 1000 کەس کە زۆرینەیان مەدەنین وەک شۆک پێناسە دەکات و لە ڕاگەاندراوی وزارەتی دەرەوەی ئەڵمانیادا هاتووە حکوومەتی کاتی دەبێت ڕێگە لە هێرشەکان بگرێت. گشتی هەواڵەکانمان پێشکەشکردن هەرشاد بوون.